ناوم نیگایە دەرچی پەیمانگام 2013 تەخەڕوجم کردووە. لێرە ئەم دوکانەماندانە بۆ بژێوی خۆمان چونکە لێرە شتێکی تر نییە کەرتێکی تایبەت نیە ئیشی لەسەر بکەی دامەزراندنێک نییە. ئەساین بەکردنەوەی ئەم دوکانە بە هاوکاری براکەم دەستخۆشی لە یەکەم زۆر سپاس کە هاوکاری کردم سعات دوای وەڕە سعات 1:30 عادەتەن تا 4:45 لێرە ئەبم بە شەوە براکەم لێرە ئەبێ وەکو پێداویستی ناوماڵ زیاتر ئافرەتان ڕووەکەنە ئێرە پێداویستەکانیان دابینەکەن و وەکو پیاویش هینەکە هاتوچۆکە لێرە زیاتر شت دەکڕێ بە زیاتر ئافرەتە. بەڵێ لە خۆمەوە نزیکە چکە عادەتەن ئەم ئیشانە زیاتر بە ئافرەت ئەکرێ پیاویش ئەیکا بە زیاتر بۆ ئافرەت گونجاوترە چونکە دوو ئافرەت یەتە لای من شتەکانتر ئەزانین شارەزای شتەکانی شتێکی نامۆ نییە غەریبە نیە لە هەمومان هەمانە لە ماڵەوە نییە. بەڵێ وەکەوەی کە من دایکم نەخۆشە لە جێگایە بەجێ مێشتۆ لێرەوە بۆ خۆم ئیشەکەم ژێوێک بۆ خۆم پێیاکەم تا کاتی دامەزراندرێم کرێتەوە ئەوانەی لە ماڵەوە هیوادارم بێنە دەرەوە شتێک بۆ خۆیان ینی هەر لە ماڵەوە بەدەستی بەتاڵدانیشن شتێکی باش نییە شتێکی درومانی بێ خەیات وەکو بڵێن شتی چنین بێ دوکانداری بێ شتێکی زۆر ئاسایی ئافرەتیش ئەتوانێ ئەوە بکە ئافرەت و پێ هیچ جیاوازیەکی نییە لێرە یعنی شتێک نییە ئێستا بڵێ من با چاوەڕێی براکەم بم چاوەڕێی خوشکم بم چاوەڕێی باوکم بم شتێکم باتێ خۆم ئێمە ئیشەکەم بەسەر بەرزی تێکیە شتێک ئەم بخەمە ئێرە من ئیشی ماڵەوەش ئەزانم و ئیشی چنینەکەم ئەوە ئیش خەیاتیش ئەەکەم بەکەمی ینی بۆ خۆم و حەز دەکەم بێمە دەرەوە ئیشی دەرەوەش بکەم ئاشنای دەرەوە بم ئەمەم پێ باشتر بوو ماڵیشەوە لەبەرەوەی بارودۆخ تۆزێت نالەبارە لەبەر نەخۆشی دایکم لە ماڵەوە ئیشی تریش دەکەم و زۆریشم پێخۆشە مرتاحم کە لە دەرەوە زۆر ناوچەیەکی باشە شوێنەکەی باشە گونجاوە هەموو شتێک بەدەست خۆتە لە هەچ لە ماڵی شەوە بێ ئەتوانی خراپ بیت یعنی وانە بەس گرنگ ئەوەی لە کۆڵانەکەیشە بە خراپ باست بکەن بەس من بچمە هەر شوێنە زۆر ئازادم و بە پشتیوانی ماڵیشەوە ئەمەم کردووە و زیاتر براکەم هاوکارم بۆ دەستخۆشی دەکەم دووبارە دوکانەکەشم هەر بە ناوی خۆمەوەیە هەرچەند بازاڕی نیگە هەرچەندە گوزەرەکەشم پیاوانەیە بەس من زۆر ئاساییە ئیشی خۆمەکەم بە ئاسانی